ڕۆژانە 2000 سەلەین لۆتێ ڕۆژانە ئێزا تقریبا بەو دوو مانگەی 3000 تەن تێتن 3000 تەن تێتن لە سنووری هەریرێ شەریرێ لە هەموو قەزا و نەحیەکان لە هەریرێ سەرفیاتی زیاتر هەیە ئەوەش شەربەتێ هەناری خۆمارەیە ئێستا بخۆوە تەبیعیە هیچ دەرمان و تشەوەی تێدا نیە ئەو هەنارێ لە هەولە بجەیتێتن لێرە مەعمەلی لێیە ئەگوشیتن ئەکەتە ئەو شەربەتە ئێزا مەقسەد خزم تێن ئەبەن و لۆمارێ هەی ئەکەتە سرکە هەی لە خۆ لە ناو مزمی دەیداینێ لۆ شەربەتەکەی بهاوینی ئەخۆت و ڕەمەزانێ خۆت و ئیسیفادەی لێەکە ئەوە شەربەتێکی تەبیعیە زۆر خۆشە. سەردا بەخێر هاتنی کەناڵێک بکەین بەخێر بێن سەرچاوە سەبارەت وەکو دەستگایە و دەستگایە کە دانرا لۆ داکوتان و گوشینی هەناری وەکو ئاسانکارێکی زۆر لە خەرکەکەی و هەم لۆمەش کە بژێ ژیانی خۆن لەسەر دابینیەکەین مەقسەد تقریبا 5 سارەدانایە خواستش زۆر لەسەر هەبوو و سار بەسەر خواستی زیاتری لەسەرەبی و دەستگایەکەش کە تقریبا 12 نەفەر لە کنەمە ئیشەکەن لۆ خۆیان کە بژێ ژیانی خۆیان لەسەر دابینەکەن و کار ئاسانیش زۆریشان لۆمە کردیە و هەم لە خەرکەکەش کرایە ئەو خەرکەکە لە دەوروبەر هێری سەردان دەکات بەمەبەستەوەی مەقسەد هەری هەناری زۆرە و بە زیاتر ئی دەوروبەری لۆمە دێتن بەس معنەی بۆی ناسەیە وەکو هەری رووباتا سوانە سرکەی زۆرەکرێت و شەربەتی زۆرەکرێ و بۆی ناسەیە لەبەرەوەش خەرکەکان لە دەوروبەری هەریە زۆر دێتێ سەردان دەکات شەربەتەکەی بە نۆماری حازر کار ئاسانی لۆوان ڕاستی وەکو خۆناغەکانی شتەرەتا کانارەکان دین نێرانە ئەگەری باخچەکان زیاتر لەناو فەردە و شتی و هانە دینن ئەمە لە سندۆقێکەکەین جوان جوان ئەشۆینەوە دواتر دینین لەو دەستگایەکەین و ئەو دەستگایە بەسەکەتە دنک لە دواتر دینین لێرانە لەو عسارێ دەین بەسەکرێتە ئاو لەوێندەریش معنەی هەمووی بێکەوە نیە بە یەک جیازی ناکرێت بە دوو جیازێکرێت سەرەتاکە بەسەکرێتە دنک و ئەو جیازش دەوەکانی چەقوە زیاتر کە لە دەوروبەری مەش سەردان دەکەن جیهازی مەقسەد ئەوەیە کە شەربەت و سرکەکەی تفت ناکە لەبەری جیازەکە چەقوە هەندێک جیازی دیکە هەدە مەقسەد سارانی پێشتر خەرکەکە زۆر لەوێتر سایان گۆ سرکەی تفتە بی ئەو شتیانە بەس ئەو دەستگایەوە نیە ئەو دەستگایە دەوەکانی چەقۆ قیاس شیلۆدان درایە کە سرکە و شەربەتەکەی تفت نەکە. ئێستا وەرزی پاییزە پاییزیش یعنی هەنار پێیەگە بە تایبەتی لەو دەڤەرە لە هەریر و باتاس ساڵانە هەنارێکی زۆر ئەکرێتە سرکە خەڵکی ئێرە بە قەرەپراو بەنابانگە قەرەپراویش خۆتەزانی سرکەی باشی پێویستە بۆیە ساڵانە لێرە هەنارێکی زۆر ئەفرۆشێ خەڵک بە دوو شێوە هەریەگری هەندێکیان وەکو شەربەت لە ناو زەمیدەیدا ئەنێ هەڵیەگری بۆی لە ڕەمەزاناندا بەکاری بینی بە تایبەتی پاش بەربانک کە ئیسفادەیەکی باشەوە خەڵکێکی زۆری شەیکاتە سرکە بۆ قەرەپراو لێرە هەنار ساڵانە ئەگەر برێم لەوانەیە لە هەڵەبجەی زیاتر بفرۆش ئێستا کاراسانیەکی باش بۆ هاوڵاتی پێیا بوو ئەوش ئەو دەستگای هەنارە پێشانە بۆیە هەنار بە دەستیدا بکوترێ لە ماڵێ کۆمەڵێک ئافرەت و پیاولەی خڕەبوونەوە ماندیبوونێکی زۆریان پێوادی بەڵام ئێستا ئەو دەستگایە بە ماوەی 5 خولەک شەربەتێکی سافی تەسلیمەکە ئیدی لە ماڵەوە بەس ئەوەیە بێخێنا و مەنجەڵ و لەسەر ئاگریدانێ و بیکوڵینی لە دیاریدانیشێتا دەبێتە سرکە.